هاتوونە بۆی شوێنەکە دیاری بکەن و کاتەکەی ڕابگەرن کە کەی نووسنگەکە دەکرێتەوە دەست بکرێت بە ڕایکردنی مامەڵەکان. دەمەوێت قسە و زانیاری زیاتر لە سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی وەربگرم. کاک سالار سڵاوتان لێبێت. ئەم نووسنگەیە چۆن نەکرێتەوە، کە یەکرێتەوە، شوێنەکەی کوێ دەبێت، کەی هاوڵاتیان دەتوانن لە قەزای چەمچەماڵ مامەڵەکانیان ڕای بکەن بۆ دەرکردنی پاسپۆرت؟ بەڵێ بە سەردانێکی بەڕێز جەنابی کاکوبا تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە 16ی هەشتی ئەم ساڵ کە سەردانی چەمچەماڵی کرد و لێرە جەنابی قایمقام و لێپرسراوانی ئەم سنوورەی بینی. لێپرسراوانی ئەم سنوورە داوایان لە بەڕێزی کرد کەەوە نووسنگەی پاسپۆرتی چەمچەماڵ بکرێتەوە بە تایبەتی لەلایەن جەنابی کاک ڕەمەکەوە قایمقامی چەمچەماڵ. جەنابی کاکوباد ڕاستپاردین و جەنابی قایمقامی ڕاستپارد بۆ ئەوەی کەەوە هەوڵ بدەین بەکردنەوەی نووسنگەی پاسپۆرتی چەمچەماڵ و خۆشبەختانە کارمان لەسەر ئەو بابەتە کردووە و نووسراوێکمان ئاراستەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە ماوەی 2 مانگە بێت لە نووسنگەی جەنابی وەزیرە. هەموو کە ڕێکارەکانمان تەواو کردووە و پێداویستەکان ئامادەیە، تەنها ماوەتەوە ڕەزامەندی جەنابی وەزیری ناوخۆ کە بدات بۆ ئەوەی ئەم نووسنگەیە بکەینەوە. بۆیە هەر لە ڕێی کەناڵەکەی جەنابتانەوە دووبارە لە داوا لە جەنابی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە ڕەزامەندی بدا بەکردنەوەی نووسنگەی پاسپۆرتی چەمچەماڵ تاکو بتوانین خزمەتی زیاتری زیاد لە 200,000 هاوڵاتی لەم سنوورە کە زۆر کەس خەڵکانێکی زۆریان ئەنفال کراوە، کیمابەران کراوە، دێهاتەکانیان کاتی خۆی تەخت کراوە و ڕایگوێزراون بتوانین لە ڕێگەی ئەم نووسنگەوە بتوانین خزمەتیان کەین و هاتوچۆی ڕێگەی سلێمانی نەکەن هەر لێرە ببن بە خاوەنی پاسپۆرت. دووبارە سوپاسی جەنابی وەزیری ناوخۆ و جەنابی کاکوباد و جەنابی قایمقامی چەمچەماڵ ڕەمەکەکەین بۆ ئەو هەوڵ و مانوبوونەی کە کردویانە و هیواداری کارەکەیان سەر بگرێت. یعنی لە ماوەیەکی نزیکدا و نووسنگەیە هەوڵدەدرێ بکرێتەوە. کاک سالار، ئێمە بەس جەنابی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی بدە، ئێمە کارەکانمان مایسەر و ئاسان و ئینشەڵا نزیک ئاکرێتەوە. زۆر سپاس. پەیمان دەمەوێت لەگەڵ قایمقامی چەمچەماڵیش قسە بکەین بزانین ئەوان ڕێکارەکانیان چۆنە شوێنیان ئامادە کردو بۆ کردنەوەی پاسپۆرت. کاک ڕەمەک سڵاوتان لێبێت. ئێوە شوێنتان ئامادە کردو بۆی ئەو نووسنگەی پاسپۆرت بکرێتەوە لە قەزای چەمچەماڵ بۆی ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکات؟ من لەمەوە دەمەوێت دەست پێ بکەم کە هەمیشە وتومە هەر کەسێک بە نەمام ناشنەیە خزمەتی چەمچەماڵکە ئێمە بەدەمیەوە دەچین دەستی ماجەکەین. یعنی ئەمە کردومانەتە بەردی بناغەی کارەکانی هەموو لێپرسا فەرمانگەکان و سەرجەم فەرمانبەرانی سنوورەکەمان و خاڵێکیش کە دەمەوێت تاکید لێ بکەمەوە سەرجەم لایەنە سیاسیەکان بەڵێنیان داوە هاوکار و پشتیوانی ئیدارەی قەزای چەمچەماڵ بن. بۆیە هەر کەسێک بیوێ خزمەت بە چەمچەماڵکە هەموو دایرەکانمان بۆیان کراوەیە و هەر دایرەیەک پێویستیان پێبێت ئێمە لە مۆزەف لە پێداویستی لە بینایە درێغی ناکەین و لێرە شەوەڕای دەگەێنم داوا لە وەزیری ڕۆشنبیری شارەوانی دەکەم کە فەرمانگەی شوێنەوارمان بۆ بکاتەوە، چونکە 2 دانە ساڵە هەموو شتێکمان دابین کردو تەنها پێویستی بە فەرمانەکە و دەستخۆشی لە ستافی جوازاتی سلێمانی و بەڕێز وەزیر و مدیر عام و هەموو لایەنەکان دەکەم کە بەدەم ئەم ڕاستپاردەی بەڕێز کاکوبادەوە هاتن ومە ئێمە وەگی دارێ قەزای چەمچەماڵ لە خزمەت هەموو خەڵکێکین کە بیەوێ خزمەت بە چەمچەماڵکە بەڵێ شوێنمان دابین کردووە پێداویستی دابین کراوە و شکر بۆ خوا لە ڕووی ئەمنی لە ڕووی بیناوە لە ڕووی ئەنتەرنێتەوە هیچ کەم و کوڕێکمان نییە. زۆر سپاس کاکەم بۆ زانیاریەکانت. بەڵێ پەیمان من دەگەڕێمەوە لای ئێوە. مشتاقم باختیار چەمچەماڵ سپاس بۆتە و میوانێنتە ئەمێ ڕووی خۆ بخین قامشرو القامش